کێنەرانی دەنگی ئەمریکام کاتەوە کاتێکتان باش. من دیار جەمالم ئەمڕۆ گفتوگۆکی زۆر تایبەت لەگەڵ بەڕێز دکتۆر نیکۆلا ئەشرەف شاڵی دەکەین سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر زۆر بەخێر بێی. ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێرانی ئێستا لەگەڵ ئێرانی پێش جەنگ چی جیاوازیەکی هەیە؟ ئێرانی ئێستا دروست بریتێ لە ئێرانێکی تاو جیاواز، یعنی ئێمە لە ئێستا هەمیشە من و دەستەواژەیە بەکارهێنم ئێران ناناسینەوە. ئێران لە ڕووی سیاسی، لە ڕووی استراتیژی، لە ڕووی ئابووری، لە ڕووی جەنگی، تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئێمە ئێستا لە بەردەم ئێرانێکی نوێین بە جۆرێک کە ئەتوانین بڵین زۆر بەکەمی سەر و سیمای ئێرانی پێش جەنگی 35 بۆ 40 ڕۆژە ئەناسینەوە. ئێستا ئێران لە دۆخێکی تاو جیاوازایە، لەو قۆناغە تێپەڕیوە کە شۆڕش هەنار دەکا بۆ دەرەوە. ئێستا ئێران لەو چوارچێوەیە کە ئیتر ئەبێ دۆخی ناوخۆی خۆی بگرێ بە جۆرێک کە سیستمی سیاسی لە ناوخۆی وڵاتەکە هەرس نەهێنێ، جونگەکانی دەسەڵات بەدەست خودی سەرانی نوێی ئێرانەوە بمێنێ، لە ڕووی ئابووریە وڵاتێکی داتەپیوە بە تایبەتر دوای ئەوەی کە ئەوەی پێوترێ گەمارۆدانی گەمارۆکانی ئێران بۆ سەرگەروی هورموز کە گەمارۆیەکی بەرفراوانتر دراوە لەلایەن ئەمریکاوە چۆتە بواری جێبەجێکردنەوە. بەواتایەکی تر ئێران تەوەغدراوە لە ڕووی ئابووری و سەربازی و استراتیژیەوە، ئابووریەکەی بە تەواوەتی داتەپیوە. دۆخی ناوخۆی ئێران زۆر خراپە بە جۆرێکە کە ئەگەر دۆخەکە ئاوا بڕوە ئەبۆ جۆرە ئەم گەمارۆیانە بەردەوام بن. من تێڕوانی نموایە ناڕەزای ناوخۆی لە ئێرانە دەست پێکە کە ئەو ناڕەزایەنەش ئەوەیە کە پێوترێ جۆرێکە تەرزێکە لە تەرزەکانی جەنگینەوەی پێنجەم و ئەمریکاش دروست مەبەستی ئەوەیە بەم گەمارۆدانە، چونکە ئێمە زانیاری لە ناوخۆی ئێرانەوەیەتە دەرەوە. کار لە ئێرانە گەشتۆتە سەر ئەوەی کە خەڵکی ئێران نەتوانن لە ڕووی ئابووریەوە ژیانی خۆیان ئیدارە بن، تەنانەت موچەی مانگی 4 نەدراوە و بۆ بەشێکی زۆر لە فەرمانبەرەکان و مانگی 5 لەوە ئەکرا نەدرێت، چونکە فرۆشتنی نەوت و جوڵەی بازرگانی وەستاوە. دۆخێکی تریشێ لە ڕووی کۆمەڵایەتی ئێمە ئەزانین گەلانی ناو ئێران فرەچەشنن، هەمە جۆرن، هەرگەلێک لەجێی خۆیەوە چاوەڕێی زیاتر لاوازبوونی کۆماری ئیسلامی ئێرانەکە بوو ئەوەی بتوانێت لە دەرفەتێکە ڕاپەڕێ ئەو مافانەی کە بە درێژایی ساڵانی ڕابردووە لایەن کۆماری ئیسلامیەوە لی زەوتکراوە لانی کەم ئەگەر بە شێوەیەکی ڕێژەیەش بێ بەدەستی بێنێ لە خۆبەڕێوەبردنیەکە، لە ئازادکردنی ناوچەکانە، لە گۆڕانکاریەکی ڕیشەیە، لە سیستمی سیاسیە. لەو بەرەو لەو ڕوانگەیەوە ئێمە ئەگەر تەماشای ئێران کەین تەنانەت لە ڕووی سەربازیشەوە توانە جەنگیەکانی ئێران زۆر دابەزیون. ئەو بابەتانی کە پێی ئەوترێ پاراستنی ئاسمانی، یعنی سیستمی بەرگری ئاسمانی ئێران چیتر لەژێر کۆنتترۆلی ئێرانە نەماوە. ئێمە ڕۆژانە بینین فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت وڵاتانی تری عەرەبیش بە ئاسانی ئەتوانن بێنەوە بڕۆن چ بۆ چاودێریکردن بێ بۆ بەردومانکردن بێ بەسەر ئێرانەوە. ئەوەی کە پێوترێ بەرنامی ئەتۆمیەکەی بە تەواوەتی وا لە قۆناغی تەفروت و نابوونایە گەشتۆتە قۆناغی ڕادەستکردن و سازشکردنی ئێران کە بەشێکە ئەو بابەتە لە ئاسایشی نەتەوەی ئێرانی و لە هەمان کاتیشا بەرنامی موشەکە پالیستیەکانی پەلوپۆکانی ئێران ئەوانەی کە پێوتری هێزە پرۆکسیەکان لە ناوچەکەیە ئەمانە هەر هەمووی لە دەست ئێران بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵم دەرچووە و ئێمە لە قۆناغی کۆتایی ڕادەستکردنی هەموو دۆسیەکانی ئێرانین بۆ ئەمریکا. ئەم ڕادەستکردنەش پێمانە لە بەدیوێکی تر ئێمە لە بەردەم ئێرانێکی تەواو نوێیان کە لە درێژایی ساڵانی ڕابردوو ئەوەی کە پێوترێ پشو درێژی استراتیژیان بەکارەهێنا ئێستا بابەتەکە بە تەواوەتی لایەن گۆڕاوە. ئێستا ئەمان بەرژەوەندی استراتیژی بەکارهێن لەبەرەوە ئێمە دروست لە ئێستا لە بەردەم ئێرانێکی تەواو نوێیان بە جۆرێک کە سەر و سیمای ئێران ناناسینەوە سیاست و استراتیژیشی وردە لە قاڵ بەدرێ لە ناوخۆی وڵاتەکە. ئەمیش ئەگەر هاتو ئێران سازشی کرد بە تەواوەتی و سیستمی سیاسەکەی وەکو خۆی بە جۆرێک لە جۆرەکان بەم جۆرە گۆڕانکاریە قوڵانەوە مایەوە. کاریگەریەکانی ئێران بۆ ناوچەکانی دەرەوە وەکو گروپە چەکدارەکان ئەوەنی کە لە لوبنان، لە غەزە، لە یەمەن، تەنانەت لە عێراقشێ، ئەمان تا چەند ئێران ئەتوانێت زاڵ بێت بەسەر ئەم گروپانە؟ ئێستا ئاماژەم پیاەیەک لەو دۆسیانی کە ئێران بە کردداری لەژێر دەستی دەرەچێ دوو بابەتە، چونکە ئێمە ئەزانین ئێران چەند هێڵێکی بەرگریکردنی هەیە لە خۆی بە درێژایی ساڵانی ڕابردوش بە تایبەتر دوای جەنگی ئێرانی عێراقی لە 80 بۆ 88 لە دوای ئەمەی تر ئێران بۆی ڕوون بۆ وا پێویستە کا شەڕەکانی لە دەرەوەی سنووری خۆی بکە. لەبەرەوە هەمیشە هەوڵیاوە بە درێژایی ساڵانی ڕابردوو چەند هێڵێکی بەرگری بۆ خۆی دابنێ. ئەم هێڵە بەرگریانە ئەمانە کۆمەڵێ میلیشیای لە خۆ گرتووە کە ئەبن بە دیواری بەرگریکردنی 1 و 2
ئەتوانی بڵێ لە ئێران ئەنج لە کۆتاییە جەنگ ئەچێتە ناو ئێران ئەگەر هاتو ئێران نەیتوانی بۆ نمونە سەبری استراتیژی حکمەتی استراتیژی بەرژەوەندی استراتیژی بخاتە کار و جێبەجێ کات و تەوزیفیکە ئێستێمە دروست ئەلو قۆناغین ئێران گەشتۆتە قۆناغی گوردە وردە هێزە پرۆکسیەکانی ئەوی کە من ناو پەلوپۆکانی لە کۆی وڵاتەکانی ناوچەکە لیاندراوە لە حەماس بینیمان حەماس چی لێکراوە چۆن لێی دراوە ئەوەی کە مایشتەوە منەتوانم منای بینم گیرفانی بەرەنگاربوونەوەی کە لە زاراوی سەربازای پێوترێت ژیوبی مقاومە ئەوەش وردە وردە ڕێکەوتن کراوە کە ئەبێ حەماس غەزە جێبیێڵێت و کۆتایی پێبێندێ و ئامادەی و بوونی نەمێنە و بیریشمان نەچێخراوەتە لیستی تیرۆرەوە ئەو لە هەمان کاتە هێزەکانی یەمەن حوسیەکانی یەمەن ئەوانیش بە هەمان شێوە بە بەردەوامی لیان ئەدرێ و سەرکۆتەکردن و لەم دوایە شابینیمان هیچ هەڵوێست و جوڵەیەکی ئەوتۆیان نەبوو لە دەریای سوورا بۆ بەرەنگاربوونەوەی هێرشە سەربازەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران گروپە میلیشیەکانی عێراق ئەوانی کە پیانەوترێ حەشدی شعبی ئێستا دەستەیەکیان هەیە بە پێی یاسا و بە یاسایی کراون زائیدەن ئەو گروپە چەکدارانی کە هێرشەکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و جاروباریش وردە هێرشەکەنە سەر ئیسرائیل ئەمانش بە تەواتی لاوازکراون ئەوەی کە ماوەتەوە حزبوڵایە کە ئێران ئێوێ سازشی لەسەر نەکە ئێستا حاڵی حازر ئێران لە قۆناغێکایە هەرچی گروپە پرۆکسیەکانیتی من ئێڵەمەوەی پێوترێ پەلوپۆکانی ئێران هەرچی پەلوپۆکانێتی لە ناوچەکە لیاندراوە لاوازکراون داپچڕینی جوگرافی لە ڕووی جەنگیەوە ئەمان بەسەرا جێبەجێکراوە زۆر هاوکارەکان بە پێی پێویست ناگا ئەوەی کە لەبەر دەستیانە ئەو جبەخانە و تەرسانی کە بەکاری ئەهێنن لە جەنگ و ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و پاشان ئەمریکا ئەمە هەمووی بریتێ لەو جبەخانانەی کە پێشووتر بەدەستیان گەشتووە بابەتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوا ڕێکخراوە و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی ئەمریکی ئیسرائیلی و ئەخوازێ کە ئەم گروپە پرۆکسیانە بە هیچیان بە هیچ جۆرێک لە جۆرەکان نەمێنن و کۆتاییان پێبیهێنری ئێستا ئێمە ئەبینی نەک تەنها بە کردارەکی لە ڕووی جەنگی و مەیدانیەوە ئەمریکا و ئیسرائیلیشان لەسەرەکەن کۆتاییان پێبێنن تەنانەت ئەو وڵاتانی کە ئەم گروپانەش جێخۆیان کردوەوەتیانە بۆ نمونە حزبوڵای لوبنان ئێستا دەوڵەتی لوبنان بۆ خۆی لەگەڵ ئیسرائیل لە دانووساندنیا بۆ ئەوەی چەکیان کا بڕیاری 701 و 1551یان بەسەرا جێبەجێکە کە هەم دەریانەکەن هەم چەکیشیانەکەن لە عێراقا بە هەمان شێوە ئێستا کە سەرۆکۆزیرانی نوێ ڕاستپێردراوە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی کە لەگەڵ ئەمریکا دانووساندنی لەسەرەکە و داوای لێکراوە ئەوەیە کە ئەبێ حەشدی شعبی هەڵوەشێنێتەوە گروپانە نەهێڵێ بە هەمان شێوە حەماس توانەکانی لاوازکراوە حوسیەکان بە هەمان شێوە ئێستا ئێمە ئەتوانین بڵین ئێران ئێرانی بێپەلوپۆیە ئێران ئێرانی بێمیحوەرە بۆ پێی کە رووسیا و چینیش تەنانەت لە ئیدانەکردن زیاتر هیچ شتێکی بۆ ناکەن و یەک بابەتی تریژێ ئەوەی کە پێی وایە ئەمە هاوکاری چینی رووسیە ئەگا بە ئێران ئەمە هاوکاری نیە دیوێکی بابەتەکە بریتێ لە زیینوکردنەوەی پیشەسازی سەربازی خۆیان کە بە جۆرێک لە جۆرەکان ئابووری داهاتی وڵات ئەبوژێنێتەوە لە هەمان کاتیشا بیرمان نەچێ بە نسبەت چینەوە بە پلەی یەکەم پاشان رووسیا ئێران بریتیە لەو دیواری پارێزبندی کە ئەگەر هاتو بکەوێ ڕاستەخۆ سەرەکە یەتە سەری ئەوان لەبەرەوە لە هەموو دۆخەکانە ئێمە لە قۆناغی پەلوپۆکردنی کۆتایی ئێران نین و ئێران چیتر ناناسینەوە. باشە باسی ناڕزایەتی ناوخۆیت کرد بەم نزیکانە بەڕای تۆ ناڕزایی ناوخۆی لە ناو ئێرانە ڕۆدا خۆی ناڕزایی ناوخۆی لە ناو ئێران ناچێ ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە ئێمە بیرمان نەچێ ڕۆژهەڵاتی کوردستان ئەکەوێتە سنووری جوگرافیایی سیاسی ئێستەی ئێرانەوە یعنی داگیر کراین بە کوردیەکەی بە پێی ڕێکەوتنامی سایکسپی کۆلایەن ئەوانەوە بیرمان نەچێت ئازەریەکان هەیە بەلوچەکان هەیە کە منەتەوایەتیەکانی تر هەیە کە زوڵمیان لێ ئەکرێ بە درێژایی 47 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی ستەمێ بنەوە هەرچەنە ئێمە مێژووی ستەمکردن لە کورد زۆر لە پێش کۆماری ئیسلامی ئێرانەوە تەنانەت لە سەردەمی شاوە ئێمە ئەو مێژووە قوڵ و ناخۆش و تاڵەمان هەیە بەڵام بنسبەت مەرحەلەی قۆناغی ئێستاە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ناڕزایی ناوخۆی کە بەردەوام لە ناو ئێرانیشا شۆڕشی بەرپا کردووە یەک لە دوای یەکە کۆتا شۆڕشیان بریتی بوو لە شۆڕشی ژینا ئەمینی ئەم ڕاپەڕینە ناوخۆیە پێمان ئەڵێ ئێران لە هەر کاتێکە لە هەر ئان و ساتێکە کە دەوڵەت لاواز بێ ئەوەی کە بە دروست کە پێوترێ سوپای پاسداران فەیلقی قودس بە دیاریکراوی دەستی بەسەر دەوڵەتان نەڕوە ئەم کەمەنەتەوایانە ئۆتۆماتیکی ڕائەپەڕن دەست ئەگرن بەسەر ناوچەکانی خۆیانە بۆی لانی کەم بیپارێزن و خۆ بەڕێوەبەریەکی تا دروستکەن بۆ ئەوەی لانی کەم ناسنامەی نەتەوەی خۆیان مافە سەرەتایەکانی خۆیان جێگیرکەن تەنانەت ئەگەر تا ئاستی جیابوون و لێکترازانی ئێرانیش نەڕوا بە دیوێکی تری بابەتەکە ئێران ئەبەم دۆخەی ئێستا ناتوانێت بەردەوام بێت چونکە ئێمە بیرمان نەچێ مەسەلەی دابینکردنی ژیان و ئابووری بۆ خەڵک و فەراهەمکردنی ئەمن و ئاسایش لە ناوخوایەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان و ئەرکی دەوڵەتیشە ئێستا ئێمە لەو قۆناغاین کە ئێران ناتوانێت ئەم خزمەت گوزاریانە پێشکەش بە خەڵکی خۆی بکاوە بیریشمان نەچێ بە درێژایی 47 ساڵی ڕابردوو کۆماری ئیسلامی ئێرانی
لە ژێر یەک چەتر و وتارە داهاتی ئەم وڵاتی بە دەریاوە یەکەم بەرنامەی ئەتۆمی ئێمە شەڕی ئەمریکا و ئیسرائیلی پێکەین دوو موشکی پالستی ئێمە پێویستمان پێێتی بۆ هەناردەکردنی شۆڕش و هەژمونگەرایی ئێران لە ڕووی هەرێمی و تەنانەت بۆ ئاستی نێودەوڵەتیش ئەگەر لە ڕووی هەرێمیەوە سەرکەوتوو بن داهاتێکی زۆری بۆ ئەمانە سرف کردو لە پاڵەوەشا بۆ هێزە پرۆکسیەکانی ئێستا کە لە مەیدانی سەربازیە کە یەتە سەردۆخی واقعی بەو لێدانانەی کە ئەمریکا و ئیسرائیل کردیان ئەم بابەتە ئەم دەستکەوتانی کە ئەوان بە دەستکەوتی استراتیژیان ناوە بردووە بە بەشێک لە ئاسایشی نەتەوەی ئێرانیان ناو ئەبەر ئەم دەستکەوتانە هیچی نەماون یعنی ئەتوانی بڵی سفر بۆتەوە گەلی ئێران گەلێکی هۆشیارە ئەم بابەتە ئەبینێ کە بە درێژایی 47 ساڵی ڕابردوو چۆن ئەم داراییە خەرج کرا و خەڵک لەسەر ئەوە هیوای بۆ بنیاد ئەندا کە ئێران ئەبێت بە وڵاتێکی زلهێزی هەرێمی توانای پاراستنی خۆی ئەبێت بە جۆرێک شۆڕشیش بۆ دەرەوە هەنارداکەوە بیریشمان نەچێ ئێران وڵاتێکی عەقیدیە طبعاً هەڵبەت مەبەستم بۆ ئەو باڵەیە کە پێوترێ باڵی شیعەگەرایی فارسی کە خۆیان بەڕابەری دنیای شیعی ئیسلامی ئەزانن ئێستا ئەم بابەتە نەماوە ئەبینن خەڵکێران نەبینێ شەو و ڕۆژی بۆ نیە هەر وەختی ئێرە ئەمریکا بیە لەگەڵ ئیسرائیلا ئامانجەکانی خۆی لە ناوخۆی ئێرانە ئەپەکێ و لە پاڵ ئەوەشە دۆخێکی ئابووری زۆ سەخت دروست بە لە ناوخۆی ئێرانە چکە بیرمان نەچێ شەڕ ئابووری ئەهاڕێ ئابووری لەگەڵ خۆیان ئەبە و لە هەمان کاتیشە ئەو گەمارۆ بەرفراوانی کە خراوەتە سەر گەروی هورموز ینی گەمارۆدانی گەمارۆکەی ئێران لە گەروی هورموزە کاریگەریەکی زۆر ڕاستە خۆی دروست کردەوە ئەم جەنگی کە بەڕێوەش ئەچێ بریتێ لە جەنگی نەوەی پێنجەم یەکێک لە بنەماکانی جەنگی نەوەی پێنجەم ئەگەر لە ڕووی مەیدانیەوە وڵاتەکە نەخینەتەوە سەرباز بخەیتە ناو کەرتە سەربازەکان پاڵپیەوە بنێ بۆ ناو مەیدانی دوژمن و شەڕی لەگەڵا بکەی ئەتوانی بەڕێگەی ڕوبەڕۆبوونەوەی ناوخۆیی ئێرانی یەکێک لە ڕەهەندەکانی یاخود یەکێک لە تەرزەکانی ئەتوانی بڵێ بریتێ لە داتەپینی ئابووری وڵاتەکە دروست ئێستا ئێران ڕۆبەڕووی ئەو دۆخە بۆتەوە دۆخی ئابووری ناوخۆیی ئێران زۆر خراپە و دۆخی کۆمەڵایەتی ناوخۆیش خراپە خەڵک لە ترس و دڵە ڕاوچێکی زۆرە ئاژی بەس ڕاگەاندنی ئێرانی لە یەک بابەتە سەرکەوتوو بووە ئەوەی کە پێوترێت داپۆشینێکی ڕاگەاندنی تەعتیمێکی ئەلامی لەسەر دۆخەکە هێناڵی شتێک بێتە سەرەوە بێتە دەرەوە بۆ دنیای دەرەوە دووش کۆمەڵێک کورتە ڤیدیۆەوەی کە لە ڕاگەاندنەکانەوە پیشانەی رێ بەکردداری بۆ وترێ دەسەڵاتی چوارم ئەمەیە ڕای خەڵکی بوو جۆرە ئاڕاستە ئەکا بە جۆرێک لە جۆرەکان ئەڵێ ئێمە دۆخەکە ئارامە و هەموو بابەتێ کۆنتترۆڵە بەڵام لە بنەڕەتا من وای نابینم باشە باسی ئەو فشارە ئابووریت کە لەسەر ئێرانە ئایا ئەمە کاریگەری هەیە لەسەر پیتاندنی یۆرانیۆم یاخۆت ئەوەی کە موشەکە بالیستەکانی ئێران کە لە داهاتوودا پەرەی پێ بدات خۆی دۆخی پیشەسازی سەربازی هەمیشە گرێدراوی لایانی ئابووری وڵاتەکەیە ئەو دۆخی کە ئێستا تایەتی بەهۆی ئەو چەند هەزار لیانە سەربازی استراتیژیانی کە ئەمریکا و ئیسرائیل جێبەجیان کرد لە ناوخۆی ئێرانە وای کردو ئێران لە ناوخۆیان خاپۆر بێ بەڵام لەبەر و ڕۆبەری وڵاتی ئێران ڕۆبەرێکی بەرفراوان و گەورەی هەیە زۆر پێوەی دیارنی ئەگەرنا ئەوەی کە پێی ئەوترێ پیشەسازی سەربازی ئێرانی لە دوو باڵەوە ئەو باڵی کە پێوترێ بەرهەمهێنانی درۆن زائیدەن موشکی پالستی درێژمەودا کە پێویستیان پێبێ بۆ بەستنی کڵاوی ئەتۆمی پێوەی بەکارهێنانی لە مەیدانی جەنگا و زائیدەن بەرنامە ئەتۆمیەکەی ئێران من ئەتوانم بڵم بەرنامی ئەتۆمی ئیتر لە قۆناغێکە لە قۆناغی کۆتاییەتی هەرچی ئامێرەکانی سنتەرفیوجە لەژێر زەویە خاپور بووە چیاکانی کەوتووە بەسرە بە ئاسانی دەستیان پێناگات دەرکردنەوەی و ئامێران ئێستا من پێم وایە پەکیش کەوتون چکە زۆر ئامێری وردی هەستیارنەوە بە پەنجەمۆر کە دەستی بەرەکەوە کاریگەری هەیە لەسەر سوڕان و لەسەر ئیشکردنی ئەو بیریشمان نەچێ بەرنامەی ئەتۆمی سەرخان و ژێرخانی هەیە ئەو ژێرخانە عەقڵە ئەتۆمیەی کە بەرنمەکەی بەڕێوەبەر زۆربەی زۆریان لە ناو براون و لە هەمان کاتیشا توانای تەکنەلۆجی بۆ پیتاندن بۆ دروستکردنی موشکی ئەوەی پێوترێ ینی کڵاوی ئەتۆمی ئەمانە هەر هەمووی لە ناوچوە لەبەر ئەوە من وای نابینم ئێران بە ئاسانی بتوانێتەوە جارێکی تر ئەلەم دۆخی کە ئێستا تیاتی دەست بەرێتەوە بۆ بەرنامەی ئەتۆمی چکە تەواو لەو قۆناغەیە کە پێوترێ قۆناغی داماڵین و کەناریگیرکردن و سزای ئابووریشی لەسەرە و گەماروی ئابووری لەسەرە و جەنگی لە دژ ڕاگەندراوە من پێم وایە جارێکە ناتوانێت وەکو بە هەمان توانە و گوژمی پێشوو ئەو بەرنمەیە چالاک بکاتەوە چ بۆ موشەکە پالستیەکان چ بۆ بەرنامەی ئەتۆمی و تەنانەت ئێستا کەشەوەی کە بەکارێنێ ئێران لە درۆن و لە موشکی پالستی ئەوەیە کە پێشتر بەرهەمی هێناوە ئەگەرنا پیشە هەرچی ئەو پیشە سازیانێک کە پەیوەندیدارن بەم دوو بوارە لە ئێران لێی دراوە بۆیە من هەموو کاتە لەمەڵم لێدانەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوخۆی ئێرانە لێدانی سەربازین یعنی چێتە چوارچەوەی ئۆپراسیۆنی سەربازی تایبەتن و لێدانەکان استراتیژیە نەکات نەموشک نەتوانای داراییتیا بەهدەر نایە
لەبرۆ لەو ڕوانگەی و من پێم وانە ئێران بە ئاسانی بکەوێتەوە سەر پێ و نەک ناشتوانێ بکەوێتەوە سەر پێ لە بنەڕەت ئەمریکا و ئیسرائیل جاری کە ڕێگەی پێنان چکە ئێران تەنانەت ئەگەر بگەنە ڕێکەوتن و جەنگەکەش ڕابوەستێ قۆناغێکی تریەتە پێشەوە کە بریتێ لە تەقاندنەوە و جوڵاندنی ناڕەزایی ناوخۆیی ئێران لەلایەن خودی ئەمریکا و ئیسرائیلەوە ئێران بەم دۆخەی ئێستا من وای ئەبینم نامێنێتەوە لا ئەگەری ڕێککەوتنی نێوان ئەوکو باسکە ڕێککەوتن ڕەنگە ئەگەر بکرێت لە نێوان ئەمریکا و ئێران ئایا ئەمە ئەم ڕێککەوتنە چی کاریگەری کێبێت بۆ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان وەکوی کە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان کە یەکێک لە ئەندامانی پارلەمانی ئێران باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی دوژمن تەماشاکەن ینی خوێندنەوەی تۆ چییە؟ خۆی لە بنەڕەتە کۆی وڵاتانی داگیرکەری کوردستان بە ئێرانیشەوە بە درێژایی مێژوو کوردیانەوەکو دوژمن تەماشا کرد وەگەر پەیوەندیەکی سیاسی استراتیجی شەبوو بێ لەلایەن بۆ نمونە لەلایەن واقع منە بێ بێڵم زۆنی سەوز لەگەڵ ئێران زەرد لەگەڵ تورکیا ئەمە بۆ ڕاگررتنی دۆخی ناوخۆی بۆ ڕاگررتنی باڵانس بووە لە ڕووی هەرێمی و لە ڕووی ناوخۆی عێراقیشەوە بۆ ئێرانیش باش بوو بۆ کوردیش باش بووە بەڵام ئەوە ئەی سلمێنێک کە تەنانەت و پەیوەندی استراتیجیانش لە مەیدانە نەیتوانیوە ڕێگری کا لەوەی کە ئێران بە چایەک دوژمنکارانە سەری ئەمەنەکە ئەم قسەیە بۆ تورکیاش ڕاستە بۆ عێراقی سنترالیزەش ناوەندیش ڕاستە و بە هەمان شێوە بۆ سووریاش ڕاستە کورد هەمیشەوەکو دوژمن تەماشاکراوە بەڵام ئەم دۆخی کە ئێرانی تیا ئێران وا لێ ئەکا وردە وردە سەرقاڵ بێ بە دۆخی ناوخۆیی خۆیەوە سەرقاڵێکم بە دۆخی ناوخۆی خۆیەوە یا ئەوە تا ئەبێت سیستم و کۆمارەکە لە ناوخۆیان بڕوخێ بەهۆی ئەو ناڕەزایی و ئەو تەوژمانەتەوەیی کە کورد لە ناوخۆی ئێران ئامادەیە زائیدەن کە منەتەواتەکانی تر یا بخۆی باتە بەر ئەو هەرەسێنانە یا ئەوە تا ئەبێت لەگەڵ کووردا مامەڵەیەکی نەرم بکە بۆ جۆرەی ئێستا ناکە بەکردداری قۆڵی لێ هەڵماڵی وەکە گەنج و پیر و ژن و مناڵی کوردی نهێشت بە دوای یەکە لەم دۆخەنا هەموارەشە لە سێداران ئەگەر هاتوو بگەنە ڕێکەوتن هەرچەنە من وای ئەبینم ئێران لە ئێستاە ناچارە ڕادەست بێ ئیتر بەشەڕە یا بە ئاشتی لە هەموو قۆناغەکانە ئێران چیتر ئێرانی پێشووتر نییە و ئەگەر هەڵسەنگاندنێکی جەنگیشی بۆ بکەین لە ڕووی هەڵسەنگاندنی جەنگیشەوە بەکردارەکی ئێران دۆڕاوی جەنگەکەیە بەڵام ئایا بە ئاشتی ڕادەست ئەبێت ئەوەی کە لەژێر چەتری دانووسانە ڕادەست ئەبێت یاخود لەژێر چەتری لێدانە بەردەوامەکانە و کۆمارەکەی ئەڕوخێنن ئێران یەک استراتیجی هەیە تەنانەت ئەمە وتاری ڕابەریشە ئەڵە لە پێناو مانەوەی کۆمارەکەیە ئەنی کۆماری ئیسلامی ئێرانە تەنانەت ئامادەن ئیمامی مەهدیشی بۆ بخەنە مەترسیەوە کە ئیمامی مەهدی لای ئەوان پێگەیەکی زۆر تایبەتی هەیە ئیمامی آخر زەمانە زینوو ئەبێتەوە دەرەکەوێت دوای ئەوەی کە یعنی تێڕوانینێکی زۆر باگراوندێکی ئاینیانەیە بۆ تێڕوانینەکە کە ئەوان ئامادە بن ئیمامی مەهدی بۆ بخەنە مەترسیەوە کەواتە ئامادەن هەموو سازشێ بکەن ئەگەر نا مەسەلەی دۆسی ئەتۆمی موشەکە پالیستیە دوور هاوێژەکان پەلوپۆکانی ئێران هێزە پرۆکسیەکان ئەمانە هەمووی بەشێکن لە ئاسایشی نەتەوەی ئێرانی لە هەموو دۆخەکانە من وای بینم ئێران ڕادستی داخوازیەکانی ئەمریکا ئەبێ بەڵام ئێوێ ڕادەستبوونەکە بە جۆرێک بێ کە ئەوەی کە پێوتریە پاراستنی ئابڕی خۆی بۆ جۆرە بێت لە ژێر ناوی دانووساندن و ئەمانە بە تایبەت ئێستێمە ئەوەی کە تێبینی ما کردووە پشووی استراتیجی گۆڕاوە بۆ بەرژەوەندی استراتیجی و پۆلی 1 و 2 3 ڕابەرایەتیکردنی ئێرانەوەی کە پێوترێ سیستمی قیادە و سەیتەرە ینی سیستمی سەرکردایەتی و کۆنتڕۆڵکردن نەماوە هەموو دەموچاوەکان تازەن و تەنانەت دابەشبوونی بڕیاری سیاسی ناخۆی ئێرانە دروست بووە لەبەرو ئاڕاستەکان وە ئاڕۆنکە ڕادەست بێ ئەگەر هاتو ئێران ڕادەست بوو ئەمەم جۆرە لە هەموو دۆخەکانە تەمان ئەمریکا بۆ خۆی مەبەستێتی کە ئێران کۆمارەکەی نەڕۆخێنێ ئەگەر باسی هەرێمی کورسان بکەین هەرێمی کورسان چۆن نەتوانێت کە باڵانس لە نێوان واشنگتن و هەروەها تاران و هەروەها لەگەڵ تەنانەت لەگەڵ عێراقیش ڕابگرێ بەو پێی هەمیشە وتوتی ئێمە بەشێک نین لە جەنگەکە لە بنەڕەتە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالیە و سەر بە دەوڵەتێکی فیدراالیە کە عێراق و عێراق بە پێی بڕیارە نێودەوڵەتیەکان لەژێر چاودێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانە لە ساڵی 1996ەوە لەژێر سەرپەرشتی ئەمریکاوی کە پێوترێ سەرپەرشتی نێودەوڵەتی وسایی دەولی و لە هەمان کاتیشە لە 2010ەوە وڵاتی عێراق هەرێمی کوردستان بەشێکە لێی بە دوو ڕێکەوتنامی ئەمنی لەگەڵ یعنی چوارچێوەی استراتیجی و ئەمنی بە عێراق و گرێدراوە یعنی لە ڕووی یاسایی ناوخۆیی و نێودەوڵەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە جارێکە ئێڵەمەکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق هاوپەیمانی استراتیجی ئەمریکایە و لە بنەڕەتیشە هەرێمی کوردستان بە عێراقیشەوە لەژێر چاودێری ئەمریکا
لەبەرەوە مەسەلەی ڕاگررتنی مەسەلەکە هەرێمی کوردستان و عێراقیش ناچارە باڵانس لەگەڵ ئێرانە ڕابگرێ و ناچاریشە ئەوە ڕابگەێنێ و بەکرداریش لە ڕووی یاسای نێودەوڵەتی و ناوخۆیشە وایە ئەم وڵاتە هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکا ناتوانێت لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لابە و ناشتوانێت لەژێر خواستی ئەمریکایە و لەژێر ئەو بڕیارە نێودەوڵەتیانی کە بۆ قۆناغی ڕاگوزەری عێراقیە لابە ئەوەی کە پێویستە لە عێراقا بکرێت ئەوە کە ئەمریکاش وەکو مەرج دایناوە لەسەر حکوومەتی نوێ و زەیدی کە تازە ڕاستپێردرا بۆ پێکێنانی حکوومەت ئەبی ئەوەی کە پێوترێت دەستی ئێران لەناو ئەمریکا لەناو عێراقا بە هەموو جۆرێک لە جۆرەکان ببڕێت و تەنانەت ئەمریکا بۆ ئەوە یاسایەکی نوێشی بۆ دەرکردووە کە بەوە ناسراوە ئەوترێ یاسای دەرکردنی ئێران لە عێراقا بەڵام لەگەڵ ئەمەشا کوردستان بە تایبەتتر هەرێمی کوردستان و عێراقی دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەم باڵانسە بەم شێوەی خوارەوە ڕاگرێت بەنسبە دەرێمی کوردستانەوە ئێمە هەرێمی چین لە ڕووی یاسایی و دەستوریەوە تەمان سەر بە عێراقین وا پێویستەکە مامەڵەکردنەکە ڕاستەوخۆ لە ڕێگەی عێراقەوە بێت چونکە عێراق زیاتر ئەتوانێت بۆ پێی کە دەوڵەتە و لە ئاستی نێودەوڵەتی سەروەریی و مامەڵەی لەگەڵاکرێ ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ ئێرانەکە بۆی لانی کەم ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڵوێستێکی نەرێنی لە کورد وەرنەگرێ بۆ پێیکە بۆکو ئەوەی کە پێوترێ باڵێکی جوڵە بۆ هەڕەشە بۆ سەر ئاسایش نێتەوەی ئێرانی خوان وا سێرمانەکەن ئێران و لە هەمان کاتی شاوتارەکانی هەرێمی کوردستان تەنانەت بە حکوومەت و بە حزب و بە سەرۆکاتی هەرێمیش زۆر ڕوونە ئێمە بێرانەڵێن ئێمە سەرچاوی هەڕەشەنین بۆ ئێوە دژاتیشتان ناکەین بەڵام ئەوەی ئێرانە بۆ خۆی ئەزانێ بەکردارێکی لە ئاستی هەرێمی لە ئاستی نێودەوڵەتی کە کورد لەگەڵ عێراقیە ینی هەرێمی کوردستان و عێراقا هاوپەیمانی استراتیژی ئەمریکان و بەرژەوەندیەکانی ئەمریکا پێگە استراتیژیەکانی ئەمریکا لە ڕووی سەربازی ئابووری لە عێراق ئامادەی هەیە لەبەر لە ڕوانگەی خۆی دۆخی ئێمە ئەزانێ و ئەژزانێت لە بنەڕەتە بمانێ و نەمانێ بیڵێن و نێڵێن ئێمە بە دوو ڕێکەوتنامەی نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا کە وێنەی لە دەستەی گشتی ئەمانەی ئامینەتەوە یەکگرتوەکان دانراوە ئەزانێ ئێمە هاوپەیمانی استراتیژی ئەوان لەبەر لە ڕوانگەیەوە لێمانێ ئەگەرنا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو خاکی کوردستانە تەناو تەنابیانەوە. دەستخۆش دکتۆر ئەمەوێت دوو پرسیار بکەم بە یەک پرسیار سەبارەت بە تەنگەی بڵین هورمز ئایا ئەمریکا ئەتوانێت بیپارێزێت وهروەها هیچ ئەگەرێکی بڵین سەربازی هەیە هێرشی سەربازی بۆ ئەو دوورگانەی کە ئێران ئەبنە مای مەترسی؟ خۆی یەک بابەتی ئێمە ئامادەکاریی سەربازی زۆر نائاسایی ئەبینین لە گەروی هورموزە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت ئەتوانم بڵێم ترۆیەکی سیانی ئەوروپیش ئەوە چەند وڵاتێکی تریش ئەمانە هەر هەمویان ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی کە ئەو گەماروی کە لەسەر ئێران دروستی کردووە لەسەر تەنگەی هورموز نەیهێڵن تەمان ئەمریکا استراتیژێکی سەربازی زۆر وردی بەکارهێناوە بۆ یعنی گەمارۆکەی ئێرانیاوە بۆی ئێران بخەنچێنێ ئەمریکا بەکردداری لەبەر ڕای ناوخۆیی لەبەر ئەوەی کە ڕای ناوخۆی نەجوڵە دوو بۆ ئەوەی نەگاتە قۆناغێک کە باش زیاکە لەسەر هاوڵاتیانی ئەمریکا چکە ئەمازانی باڵێکی ناڕازایی شێل ناو ئەمریکا کە دژی ئەم جەنگەیە و لەما کاتیشا بۆ ئەوی سەربازی لە مەیدانە نەکوژرێ یەکی ئەگە هەوڵی ئەوە ئەیە بە هەر جۆرێک بێ بەم شێوازە تەنگ بە ئێران هەڵ بچنێەوە بە ئۆپراسیۆنی سەربازی تایبەتی ئاسمانی زیاتر لە ئامانجە ئێرانیەکان بە ئەگەر ناچار بوو ئەو کاتە هێزێکی تایبەتی کە هێناوێتی هێزی کۆماندۆسە هێزی 8200 لەگەڵ بەشێک لە هێزی دەلتا کە هێنایەتی ناوچەکە لەگەڵ ئەو هەموو جبەخانە و تەرسانی کە تاری B52 تایە لەگەڵ ئەو هەموو کەشتی گەلە گەورە سەربازی کە هێناوێتی ئێوێ دەست بگرێ بەسەر گەروەکە بە هەر جۆرێک بێت لە جۆرەکان لە گەروەکە بۆ ئەوەی زامنی جوڵە بکاتایە و ئەو گەماروی ئێران بشکێنەوە بۆ خۆشی ڕێگەکە بکاتەوە چکە بۆ پێی گەروی هورموز بریتیە لە ڕێڕەوێکی بازرگانی نێودەوڵەتی وا بەرنامەکەی داناوە کە دوورگەی قشم لەگەڵ دوورگەی هورموز کە لە وڵاتری گەروەکەیە لەگەڵ لاراکە ئەمانە دەستی بەسەراگرێ دووسێ ئامانج ئەپێکێکێک لە ئامانجەکان ئەوەیە کە ڕێڕەوەکە ئەکاتەوە بۆ جوڵەی بازرگانی جیهانی بۆ پێی لە سای 20 بازرگانی جیهان بێوەڕەتە بێ بە تایبەتتر سوتەمەنی و لە هەمان کاتیشە هەرچی سەرچاوی دارایی و ئابووری فەیلقی قودسە سوپای پاسدارانە لێ ئێواتە سفری ئەکاتە وای لێ ئەکای گەێنێتە ئاستێکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان نەتوانێت جوڵە بکە و بیریشمان نەچەیەکێک لە وڵاتە عەرەبیانی کە خۆی ئامادەکردووە بۆ بەشداریکردن لە جەنگەکە بریتیە لە ئیمارات بۆ پێی کە سێ دوورگە هەیە دوورگەی تومبی کوبرا و تومبی گەورە و تومبی بچووک و ئەبوو موسا ئەوێ لەو نێوەندە لە ئێران وەریگرێتەوە بۆ پێی بە داگیرکراوی ئەبینێ لەلایەن ئێرانەوە لەبەرەوە من پێم وایە ئەو گەماروی کە ئەمریکا کردوێتی ئەگەر هاتو ئەلم قۆناغای کۆتایی پێ هاتو ئێران ڕادەست بوو کاریگەری خۆی هەبوو ئەگەر هاتو ئێرانیش ڕادەست نەبووەوە ئێمە هێرشێکی سەربازی ئەبینین بۆ سەر ئەو دوورگانە بەس بۆ سەر ئەو دوورگانەش نییە بۆی هێرشێکی سەربازی بکرێتە سەر کەناراوەکان بۆی ئەو خەتەی کە کەناراوەکانە مەترسی دروست نکاتەوە لەسەر گەروەکە و لەسەر دوورگەکان. ئەگەر باسێکی ئیسرائیل بکەین
هۆکار چییە خەڵکانێکەیە لە هەرێمی کوردستان سێرەکەی تێڕوانیکی خراپیان بەرامبەر بە ئیسرائیلێ لە کاتێکە کە ئەوان بەسەر ڕەنگە هیچ خراپەیەکیان بۆ هەرێمی کوردستان نەبوو بێ یاخۆ هیچ زیانێکیان بۆ هەرێمی کوردستان نەبوو بێت خۆی لە هەرێمی کوردستانە ئەگەر طبعا ئەمە بەسەر بەشەکانی تری کوردستانە جێبەجێناوێ بۆ منە ڕۆژاوا باکوور بەسەر ڕۆژەڵاتە ئەوەی کە هەیە لە باشووری کوردستان تەمە باشووری کوردستان زادەی گۆڕانکاریەکی هەرێمی نێودەوڵەتیە کە هاتوۆتە بەرهەموو خەباتی کوردیش بەڕاستی یعنی ڕۆڵەشی کارە و کاریگەری هەبووە ئامادەی هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستانیش ئەوەی کە هەیە بە درێژای ساڵانی ڕابردوو وڵاتانی هەرێمی بە دیاریکراوی چی ئێران بێ و بە تایبەتر تورکیا هەرگیز و هەرگیز ناویستۆ هەرێمی کوردستان سەر پێ بگرێ و تەنانەت وڵاتانی تری عەرەبیش لەبەرەوە بە درێژای ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی زۆر نەرم دوور لە بەکارهێنانی چەک و ئەمانە لە ڕووی ئایدۆلۆژی و زیاتر کار لەسەر هەرێمی کوردستان کراوە بۆ نمونە ئەگەر ئێمە تێبینی بکەین سعودیا قەتەر تورکیا ساڵانێکی زۆرە تەنانەت ئێرانیش وڵاتانی تریش لە ناوچەکە کار لەسەر هەرێمی کوردستانەکەن بە ناوی هاوکاری مرۆیی بە ناوی پاڵپشتی دارایی بە ناوی ڕێکخراوی خێرخوازی بە ناوی بانکخواز بە ناوی ڕاهێنەر چەندین خەڵکی هەمە جۆریان خزانەوەتە ناو کۆمەڵگەی کوردەواری کە وای لێ هاتووە ڕقێکی قوڵی دروست کردووە بەرامبەر بەگەلی ئیسرائیل لە کاتێکە ئەوان بەنی موسان و لەسەر خاکی خۆیانن ئەگەر لە ڕاندی ئاینیەوە سەیریکەین و ئاینی زۆر دەمێکە لە پێش تەنانەت مەسیحیەت و ئیسلامە و ئەلۆ مەنتیقەیە بۆ حەزرەتی ئیبراهیمیش لە حەزرەتی موساش لێوێ دابەزیوە ئەم ڕقە دروست کراوە بیریشمان نەچێت پەروەردەیەکی تر هەبووە لە ناوخۆی عێراقا کە بریتی بۆ لە پەروەردەیەکی بەعسی فاشی ڕەگەزپەرستی کە ڕقی لە ناوتاکی کووردە بۆ پێکە بەشێک بوون کاتی خۆی لە دەسەڵاتی ناوەندی عێراقی دروست کردووە کە ئیسرائیل بێ دوژمن بێتەوە بێ ڕقت لێ بێ هیچی بەرامبەر کردبی نەیکردبێتەوە بێ دوژمناتی کەی و ئێمە عەرەب ئەتکوژین جینۆساید دەکەین دەستدرێژی ئەەکەین سەر و ماڵە حەڵاڵەکەین ئێمە براتین بەڵام ئەوان دوژمنتن لە کاتێکا هیچیان بەرامبەر بە ئێمە نەکردووە و لە هەمان کاتە ئەم ڕێکخراوانەش کە ئەتوانم بڵێم زیاتر لەژێر چەتری ئیسلامیە ئەوەی کە پێوتری ئیسلامی سیاسی ئیخوانی بە شێوەیەکی زۆر خراپکاریان لەسەر کۆمەڵگەی کوردی کردووە نەکە ڕقیان بەرامبەر بە ئیسرائیل و بە گەلانی تر دروست کردووە تەنانەت کارگەشتووەتە ئاستێک وامان لێ هاتووە پۆشینی پۆشاکی کوردی بە عیبە تەماشاکرێ نابێتەوە بیپۆشی قسەکردن بە زمانێکی پەتی کوردی ئەوە دووبارە بێتەوە بە خاڵێکی نەنگی یعنی تەنانەت کارێن لەسەر سڕینەوەی کللتور و دابوونەریتی کوردەواریش کردووە ئەم تەوژمە وای کردووە کە کۆمەڵگەی کوردی دابشکا بەسەر دوو لایە لایەکی لایەنگرە لایەکی میانڕەوە کە کێشەی لەگەڵ هیچ گەلوونەتەوەیکی ترانیە بە تایبەتی ئەو گەلانی کە ئەیانەوێت لەسەر خاک و لە نیشتیمان و لە پێگەی باو باپیرانی خۆیان نابژی لە نێوانیشیانە من نەتوانم بڵم ئیسرائیل یەکێکە لە وڵاتانە کە قینە بەرایەتیەکرێ من تێناگەم بەڕاستی و چەند جاری تریش وتومە ئەم ڕقە لە ئیسرائیل بۆ ئەم ڕقە ئاڕاستەی وڵاتانی داگیرکەری کورد ناکرێ کە تێناگا کە ڕێزی تۆ ناگرێ وەکو ناسنامە وەکو نەتەوە وەکو بوون وەکو مێژوو تەنانەت زمانەکەت کللتورەکەت دابوونەریتەکەت هونەرەکەت مۆسیقاکەت ئەجزێ لەبەرەوە لەو ڕواگەیەوە ئەمە کارێکی زۆر خراپ لەسەر هەرێمی کوردستان کراوە بەداخیشەوەی کە هاوکاری بووە هاوکار بووە کە ئەم دۆخە تەشەنە بسێنێ ئەبم جۆرە ڕق لە ناوتاکی کووردا لە باشوور بچێنرێ بریتی بوو لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان چه حکوومەت بێت چه حیزبەکان کە ئەو دەواازیان کردوەوە لەژێر چەتری ئازادی کارکردن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەم بابەتانە دوایین پرسیارمەوەیە کە لە ئەگەریەوەی کە بڵێن ئێران خۆی نەدا بەدەستەوە ڕێکەوتنی نەکرد و کاتە چی ڕوودا ئەگەر هاتو ئێران ڕێکەوتنی نەکرد ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکە لێدانە استراتیجیەکانی ئەمریکا بۆ ناوخۆی ئێران ئەبینین بە جۆرێک لێ ئەیە کە ئەم جارە سیستمەکە توانای خۆڕاگررتنی نامێنێ بەهۆی ناڕزایی ناوخۆی چکە وتارەکانی ترامپ زۆر ڕوونە ترامپ سەرۆکی وڵاتێکە کە وڵاتەکە دام و دەستگاییە چەندین دام و دەستگای زەبەلاحی بە پشتەوەیە قسە هەندێک جار وتارە گۆڕێ هەندێک جار جەنگی دەرونی لەگەڵ ئێرانە ئەکا ئەم وتارانە جۆرێکە لەسەر لێ شێواندن لە ڕووی دەرونیەوە و جۆرێکی شە لەو جەنگە دەرونیەی کە لە کاتی جەنگا بەرپاکرێ لەبەرەوە گەرات و ئێران خۆی بەدەستەوە ناگومانت لەوە نەبێت کەوەی کە پێوترێ شەلکردنی ژیانی ئیفلیچکردنی ژیانی ڕۆژانەی گەلانی ئێران دەست پێکا بەلێدان لە ئەو ئامانجانێکی پێوتری ئامانجی سەوقی کە خۆی گرێتەوە لە ئامانجی خزمەتگوزاری ئابووری ناوخۆی وڵاتەکە لەبەرەوە ئەمە ئەبینین لایەنێکی استراتیجی لێ وای لێ ئەکا کە جارێکی تر بۆ تەرزەی جەنگینەوەی پێنجەم کە بریتە لە ناڕەزایی ناوخۆی ئەو وەختە خەڵک خراپی دۆخی ئابووری نەهامەتی قبول ناکات و ڕاپەڕینێکی گەورە دروستە بێ و بە دوور نازانێت لە ناوخۆی وڵاتێکەوە کۆمارەکە بڕۆخێت زۆر سپاس عەزت کێشە سپاس بۆی ئەوەش هەر بشیت بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا تاوەکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ